سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵە ئابوووریەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ چەند بابەتێکی گرنگی ئابووریم بۆ ئامادە کردوون کە بابەتی گەرمی ڕۆژن و هەندێک پرسی ئابووری جیهانی ناوخۆیی و ناوچەکەتان بۆ باز دەکەم. سەرەتا باسی بابەتێک دەکەین کە جێی دڵخۆشی بوو بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەموو هەرێمی کوردستانیش، ئەویش دەستپێکردنەوەی گەشتەکانی نێوان تورکیا و سلێمانی. بە گوێرەی ئەوەی کە بڕیاری لێدراوە دەبێت بەم نزیکانە گەشتە ئاسمانیەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەگەڵ تورکیا دەست پێ بکەن. ئەمەش هەنگاوێکە بۆ هەڵگرتنی قەدەغەی سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و گەشتە ئاسمانیەکانی نێوان سلێمانی و تورکیا دەست پێ دەکەنەوە. ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان کاریگەری کردبووە سەر ئەو کۆمپانیا گەشتیاریانەی لە سنووری پارێزگای سلێمانی کار دەکەن و بەم بڕیارە ئەو کۆمپانیانە دڵخۆش دەبن، چونکە جارێکی تر دەتوانن چالاکیەکانە لەگەڵ وڵاتی تورکیا دەست پێ بکەنەوە، بەتایبەتەوە کۆمپانیانەی کە لە سنووری پارێزگای سلێمانین کە سەدان کۆمپانیای گەشتیاری لەخۆ دەگرێت. بە گوێرەی زانیاریەکانی کورساد نیوز، ئامادەکاریەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و کۆمپانیا گەشتیاریەکان دەستی پێکردووە بۆ ئەوەی لە ئەگەری جێبەجێکردنی بڕیاری هەڵگرتنی قەدەغەکە ئامادە بن بۆی لە نزیکترین کاتتا گەشتی نێوان تورکیا و فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەست پێ بکاتەوە. هەڵبەتا دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیەکانی نێوان تورکیا و سلێمانی لە ڕێی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و چەند لایەنێکی هەیە. یەکێک لەو لایەنانی کە پەیوەستە بەم گەشتەوە بابەتی کۆمپانیا تایبەتەکانی بواری گەشتیاریە کە پێشتر گلەی و گازندەی ڕاگررتنی گەشتەکانیان نەبوو، بەشێکیان کارەکانیان پەکی کەوتو بوو، چونکە تورکیا یەکێکە لە وڵاتانی لە ڕووی گەشتی ئاسمانی و پەیوەندیکی باشی لەگەڵ هەرێمی کوردستان و سلێمانیا هەیە، بۆیە دەستپێکردنەوەی گەشتەکان دەکرێت کاریگەری هەبێ. بۆی قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین، من لە نێو ستۆدیۆ بەڕێز عەتانۆر سەرۆکی لقی سلێمانی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری هەرێمی کوردستانم لەگەڵدایە. کاک عەتا بەخێربی. زۆر بەڕێزی سپاس دەکەم. بڕیارەکە تووشی شۆکی کردن یا چاوەڕوان کراو بوو؟ طبعاً بڕیارەکە زۆر دڵخۆشکارە. من ویستم ئەوە ئیزافەکەم شتێکی بەسیط بۆ قسەکانی جەنابە دوای گۆڕینی ناوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە ناوی هەواڵی کۆچکردو و هەواڵ جەلال تاڵێبانی زۆری نەبێت کە ئەم هەواڵە خۆشەشگەیش بە ئێمە، ینی یەکێکە لەو دەستکەوتە گرنگانەی بۆ ئێمە بۆ شاری سلێمانی بە تایبەتی و بۆ ئەوانەی لە کاری گەشت و گوزار و فڕۆکەوانیان بەڵێ هەواڵێکی زۆر خۆش بوو، چونکە ئێمە پێش لە 6 مانگە دووبارە ئابلوقەی سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵێبانی تازە کرایەوە تا 6 ساڵی داهاتوو و ئەم ئەلحەمدولیلا بەپێی ئەو هەوڵانەکە ایراوە ئەوە تا وەکو خۆتانە بینن ئینشەڵڵا لە ماوەیەکی کەمە بەپێی ئەو بەرنامەی کە نۆتامی دایانێت و بەڕێکەوتن لە نێوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و تورکی ژێلانی ئەو هێڵانەی کە ڕوەکەنەوەی تر جەدوەلەکان داهاتێتەوە ئینشەڵڵا هەم فڕۆکەخانە ئیستیقبالی تایارەکانەکە و هەم کۆمپانیا و نووسی گەشتیارەکانیش کارەکانی خۆیان ڕێخەنەوە. دواتر باز لە سوودی دەستپێکردنەوەی گەشتەکانەکەن، بەس سەرەتا پێم بڵێ لەم 2 ساڵ و نیوەیە زیانەکانی ڕاگررتنی گەشتەکە چی بوو؟ بەڵێ لە مانگی 4 2023 وەکو خۆتان ئاگادن تا ئێستا کە 2 ساڵ و 6 مانگی ڕێکە کە گەشتەکان ڕاگیراوە، هەرو گەشتانە نەبووە کە لە تورکیا ڕاستەخۆها بگرێت ئەو گەشتانی کە بەسەر ئاسمانی وڵاتی تورکیا هاتووە بۆ ئێرە. بۆ نمونە ئێمە هێڵێکمان هەبوو هێڵی کۆندۆر کە لە ئەوروپاوە ڕاستەخۆ گەشتیاری گوازەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەمانە ژوەستا. ئەگەر بێنین مەزەنەی کارەکانی کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکان بکەین، یان ئێمە ڕەبتمان نییە بە کارەکانی فڕۆکەخانەوە لە ساڵ 65 بۆ 70 کۆمپانیاکانی سنووری سلێمانی کە 200 کۆمپانیا و نووسینگە و بریکاری گەشتیارە کارەکانیان لەسەر وڵاتی تورکیا بوو. ئەمانە خۆ دەزانی دەگەرمەی کاتەکانە بێزگە لەمە پاسەیە شتێکە هەیە کە ئیشیانەکرد گروپاتی سیاحی هەیە
ئەمانە هەمووی ڕاگیرە ئەم 2 ساڵە و هەر کۆمپانیایك بەلایانی کەم ئەگەر کەمترین سامپڵدانی مانگان ئەگەر $500 دەستکەوتە بێ ینی ئەگە بێ لەو 2 ساڵ و نیازەر بکەیت و جەم و تاحەکەی بکەیتەوە لەو 65 بۆ 70 کۆمپانیانی بە چەندەها مەلاین دلار زەرەر و زیانەکە و بێژگە لەوانە ئەو بازرگانانی کە لە ڕیستێمانیەوە هاچوانە کرد کە گواستنەوەکانیان چونە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریان فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک نەخۆش خوێندکار ئەو گەشتیارانەی کە ترانزیەتی دۆمیان لە وڵاتی تورکیا بوو ئەمە هەمووی بە زەرەر گەڕایەوە ینی زەرێکی زۆر بوو بۆ ئابووری و ژێرخانی ئابووری شارێتر بە جۆری و دااتیانی کە تۆ باسی کرد و ئێمە شیکاریەکمان بۆ کرد زەرور و زیانی کۆمپانیەکان لە ماوەیەم 2 ساڵ و نیوەیە زیاترە لە $15 ملیۆن بە جۆری ئەو تەحلیلی کە تۆ باسی کرد. ئەگەر باسێکی سوودەکانی بکەین ئەوە دەست پێ ئەکرێتەوە بەم زوانە ئینشاءڵڵا دەست پێکردنەوە ئەم گەشتە سوودەکانی چین؟ بەڵێ سوودەکانی وەکو خۆ دەزان ئێمە لە شاری سلێمانیان هەموو شاری سلێمانیمان خۆشیانی حتا من لە دوێنێشەوە کە چەنە تەلەفۆنم باتۆ لەوانەیە کە لە دەروەی ئەم کارەش زۆریان پێخۆچکە شاری سلێمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تارەبانی هەموو مەرجەکانی تێدایە کە هەموو فڕۆکەیەکی تیابنیشێتەوە و بگرە چەند ساڵانی لەوە پێش یەکەم فڕۆکەخانە بوو لە وڵاتی عێراقی فیدراڵە ئەمە سوودەکانی ئابووری هەیە بۆ شاری سلێمانی دووبارە ئەو کۆنتاکتە بەهێزترە بێتەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری سلێمانی ئەمانە کە بە لەگەڵ وڵاتانی کەیە ئەو گەشتیارانەی کە دووبارە گەشت دەکەنەوە لێرەوە بۆ دەرەوەیان ترانزیەتیان لە وڵاتی تورکیا بوانە باشە هەم بژانەوەی و ئابوورێکی باشی ژاتە کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکان کە هەموو چاوەڕێ ئەو ئەکەین دووبارە گەشتەکانمە وەکو ساڵانی کە دەستی پێکردەوە بکەینەوە سەر کارەکانی خۆمان دووبارە کارمەندی تازە بێنینەوە کە هەلی کار دەست پێکاتەوە باش لە زۆر زۆریش باشە سەبارەت بە دیوەکانی ترەمە دیوی گەشتیاریمان باس کرد دیوێکی دیکە هەیە هەندێک بابەت هاوردەکرێت لە تورکیاوە پێشتر ئەگەر بە ڕێی فرۆکەوە هاوردە بکرێت دەبواە بچێتە هەولێر یاخود کەرکووک دواتر بگوازرایەتەوە بۆ سلێمانی لەو دیوەشە سوودی ئەبێ بۆ گواستنەوەی ئەو کاڵەوشمەکانی کە لە ڕێی کارگۆ و لە ڕێی فڕۆکەکانەوە دەگوازرێنەوە وەکو خۆتان نەزانین شاری سلێمانی یەکەم کارگۆی گەورەی تێدا کە کارگۆی شەریکەی ئەزمەرە کە لێرێ و خۆشتان نەزانن تەنها شوێنەکە ئەو ماحەدەیە و پەیماگایە کە زۆربەی زۆری لایسەسی خوێنن لێرە بەڵێ گەورەترین سوودیە بێچکە ئەو بازرگانەی کە جاران شتەکانی ئێنایە و چەند ڕۆژێک پێشی سەر ڕاستە خۆ لە وڵاتی تووشیا باریەکات و لە سلێمانی داگرێتەوە ئەمە سوودێ بێ هەم بۆ بازرگانەکان هەم بۆ ئەوانەی کە تەڵەبی خاصیان نێوشتی تایبەتی ئێنەوە بەڵێ هەمووی سوودی خۆی بێت و وەکو ئەرزم کردی ژێخانی ئابووری بە تەواوەتی لە هەموو ڕوویەکەوە ئەبوژێتەوە. چی هێڵێک مامەڵە لەگەڵ سلێمانیەکە بۆ ئەو گەشتانی نێوان تورکیا و سلێمانی لەمە دووە ئەگەر باسی و هێڵانەمان بۆکە کە پێشتر کاریان دەکرد دواتر بەهۆی ئەم بڕیارەوە کارەکانیان ڕاگەدێسە دەست بە کار بکەنەوە چەکام هێڵانە بەڵێ وەکو خۆتان نەزانی هێڵی تورکی ژەلایەن کە ناقلی وەتەنی تورکیا و بەرامبەریشی لە عێراق هێڵی ئاسمانی عێراقیە کە هێڵی تورکی ژەلایەن دەستی کردەوە بەکار هێڵی ئاسمانی عێراقیش دەسەگاتەوە بەکار وەختێکیش کە ئێمە گەشتەکان وەستا هێڵی پێگاسوسی ژەبوو بۆ شاری سلێمانی پێش ئەوە چەندها ئۆنور هەبوو کە ئاتنامانە سلێمانی وردەوە تێتر بەرنامەکانی خۆیان دەست پێ ئەەکەنەوە و یەن بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تارەبانی سەبارەت بە گەشتی هاوڵاتیانی کورد لە ئەوروپاوە بۆ سلێمانی پێشتر زەحمەتێکی زۆریانە بینی ئەگەر گەشتیان کرایاتنە هەولێر یا کەرکووک و دواتر ئەگوازرایەوە تا چەند ئەمە بۆ ئەوانیش سوودێ بێ بۆ ئاتوچۆی نێوان کوردانی ئەوروپا و وڵاتانی تر لەگەڵ سلێمانیە بەڵێ وەکو ئەرزم کردی ئەوەی کە بە شێوەیەکی سەرەکی سوودی لێبینێ ئەوانن کە وڵاتی تورکیا و ترانزیت بەکارین واتە ئەو کەسێکە لە سویدەوێتەوە لە دانیمارک لە شوێنی کەوە بێتەوە بۆ شاری سلێمانی هێڵی ئاسمانی تورکی ژێر بەکارێتێتەوە ئەوێ و خۆشبەختانە لەگەڵەوەشە ئاینەشت هێڵی کۆندۆر هەیە کە ئینتیزاری ئەوواگە کە هێڵی ئاسمانی تورکیا بە ئاسمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تارەبانیان بکرێتەوە ئەوش دەسەکاتەوە واتە ئەو گەشتیارانەی کە لە ئەڵمانیا و نزیکی ئەڵمانیەوە دیسانەوە هاچوانە کردو بۆ کوردستان بەگشتی بۆ شاری سلێمانیش بە تایبەتی ئەو هێڵەژەکەوێتەوە کار واتەی تر ئەو گەشتیارانی دەرەوە ئەو زەحمەتی جاریانیان نابێت لە فڕۆکەخانە دابزن و بە چارێکی ویست دەکەشنەوە ماڵی خۆیان بە جۆرەی ئەو شارەزایی تۆ لە بوارەکەیە هەتا ئەگەر تورکیا بڵێن هێڵی فڕۆکەوانی مەدەنی تورکی ئەم بڕیارە بات و جێبەجێ بکرێت لە ئەمری واقعە ماوە و ڕێکارەکانی چین چەندێکی پێویستە بێت کە بتوانین لە سلێمانی و گەشتی تورکیا بکەین لە ڕووی کاتەوە
خۆشبەختانە هەر دوێنێ شەو خۆی بەڕێوەبەری پەیوەندەکانی دەرەوەی تورکیش ئێرلاین ئەمێ بڵاوکردەوە کە دەزەکەنەوە بەکارەکانە بەڵام وەکو ئەرزم کردی شوێنێکی بەناوی نۆتامی کە ئەمانە ڕێ ئەخاتەوە و وەرگرتنی پەرمێشن و موافقەتی دەسەڵاتی شارستانی تورکیا و دەسەڵاتی شارستانی عێراقی و ڕێکەوتن لەگەڵ فڕۆکەخانەی سلێمانی بزانین چ کاتێک گونجاوە ئایا ڕحلەکان لە شەوا دەبێت لە ڕۆژا دەبێت ئەو ژمارانی دانێن بۆ ڕحلەکان ئەمانە وەختێکی گەشتەکان تایم تیبڵی خشتەکان دارێتەوە تر احتیمالە لە زووترین کاتە لەوە چ لە نێوان 2 هەفتە بۆ 3 هەفتە تا مانگ ئەمانە جێبەجێ بکرێت و لە ئۆنلاین و لە سایتەکانی ئۆنلاین و تورکیش ئێرلاین و سایتەکانی کە بڵاوێت و دابەزێت و سایتی تورکیش ئێرلاین بتوانین ئێمەش لە ڕێەوە خۆمانی بۆ ئامادەکەین کە بتوانین بلیتەکان دەستکەین بە فرۆشتنی بلیتەکان. هەندێک باسی کار و چالەکەەکانی با بڵێن ئەو یەکێتی خۆتانمان بۆ بکەن بڵێن یەکێتی فڕۆکەوانی و گەشتیاری کار و چالەکەەکانتان لە چی خۆی بینێتەوە و چەند ئەندامتان هەیە وەکو کۆمپانیا و ئەو لایەنانەی کە کاری گەشتیاری و فڕۆکەوانیەکە. بەڵێ ئێمە وەکو یەکێتێکەمە وەکو خۆداگاداری لە کاتی ئیستا مەشغوڵی کاریکەین بەڵام پێشووتر هەر کۆمپانیاکی گەشتیاری و هەر کۆمپانیاکی فڕۆکەوانی ئێمە بە فەخرەوە لای ئێمە بە ئەندام و هەواڵ و هاوڕێی خۆمانی ئەندەزانی کە کارەکەن لەگەڵمانە و ئاخرین بەرنامە کە دامان ناوە کردنەوەی ماڕازێکە کە احتیمال ئێمە ژۆکو یەکێتێکەتیا بەشدارە بین لە فیترۆتای سا لەگەڵیانە قساکەین لە وڵاتی ئیسپانیا ئەمە بەتەمان ئینشاءڵڵا لە مانگ ئەو بە ساڵی تازە و لە مانگ 11 ئەمەش چالاکی کەمانە بێ هەر لە وڵاتی ئیسپانیا کە بتوانین بەشدار بین و زۆربەی زۆری کۆمپانیەکانیش داوەتکەین و لێرەش لە هەوڵی چەند بەرنمەیەکان لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستە کە لەم بینە ئیتر ئەگەر تۆزێک فشار و زەخمە لەسەرکەم بێت و ئینشاءڵڵا ئەلانیەکەن لە ڕێی جەنابتانە. ژمارەی کۆمپانیەکانی فڕۆکەوانی چەندن لە سلێمانی؟ وەکو هێڵە ئاسمانیەکان 5 هێڵی ئاسمانی دایمی هەیە لە شاری سلێمانی ئینشاءڵڵا دوای ئەوەشکە کۆمپانیای تورکیش ئێرلاینش کە یەتەوە ئەویش دەبێتەیەکی هێڵەکانی کە فەخری پێوەکەین ئەزمەر ئێرلاین لێرە نوێنەرایەتیانەکە و کۆمپانیا گەشتیاری و نووسینگەکانیش دەوری 200 کۆمپانیا و نووسینگە و بریکاری گەشتیاری لە سلێمان و چواردەوری سلێمانیدا هەیە. بەڕێز عەتا ئەنۆر سەرۆکی لقی سلێمانی یەکێتی فڕۆکەوانی و گەشتیاری زۆر سپاس بۆ ئامادەبوونە خۆشحاڵ بووم. زۆر سپاس بۆ جەنابتان و خەمخۆریتان بۆ ئەم بابەت. زۆر سپاس. هەندێک بابەتی پێوەست بە زێڕ و زیوتان بۆ باز دەکەم کە بازاڕەکە بە تەواوی گڕی تێبەر بووە. جوڵەی زێڕ و زیو لە ماوەکانی ڕابردوو بە تایبەت زێڕ و دواتریش چەند ڕۆژی ڕابردوو زی و بە جۆرێک بووەکە پێشببینی بۆ نەکراون واتە پێشببینی ئەو بەرزبوونەوە زۆرە لەم کاتە خێرایە نەکراوە ڕاستە لێرە چەندین جار پێشببینی ئەومان کردووەکە زێڕ و زی و بەهاکانیان بەرز دەبێتەوە بەڵام بەم خێرایە پێشببینی نەدەکرا بەم جۆرە بەرز بێتەوە ئەوەی کە هەبوو دوێنێ زی و ئاستێکی بەرزی پێوانەی لە مێژووی خۆیدا تۆمار کرد و زێڕش لە ڕکابەریکردنی ئەو نرخانەی کە پێشتر تۆماری کردووە بەردەوام بوو بەڵام درنگانێکی دوێنێ بە تایبەت زێڕ $100 لێبووەوە نرخەکەی دابەزی ئێستا نزیکە لە 4000 واتە دابەزیەوە بۆ خانەی 3000 بەڵام دابەزینەکەی دابەزینیشی زۆر گەورە نەبوو هەرچەند $100 لە بەهاکەی بووە زیویش بە هەمان شێوە هاتۆتەوە خوار $51 بەڵام هەر لە خانەی $50 پێشبینیەکانیش زۆرن لەباری زێڕوزیەوە هەڵبەتە دواتر میوان مەبێ بۆی گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەم. هەندێک شیکاری زێڕوزیوتان بۆ دەکەم دواتر لەگەڵ میوانێکە بە قوڵی گفتوگۆ لەسەر ئەم کانزایانە دەکەین. سەرتا باباسێکی زێڕ بکەین سەرەتای ساڵی 2025 واتە من هەڵسەنگاندن و شیکارێکم بۆ ساڵی 2025 سەرەتا باسێکی زێڕ دەکەین لە سەرەتای یەکەم چرکەی ساڵی 2025دا بە یەک ئۆنسەی بە $2625 بوو واتە زۆر نزم بوو بەراورد بۆ نرخەی کە ئێستا هەیەی ئێستا یەک ئۆنسە زێڕ بەرامبەرە بە $3990 کە ئەڵێم ئێستا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بەڵام دوێنێ لە سەروی 3000 یاخود $4040 مامەڵی پێواکرا کە بەرزبوونەوەیکی گەورەی تۆمار کرده بوو. جا سەبارەت بەو بەرزبوونەوەە ئاستی پێوانەیەن کە بەردەوامی
زێر تۆماری کردووە زیاتر لە 40 جار لووتکەی نوێی تۆمار کردووە لە ساڵی 2025دا کە ئەمانە سەرجەمیان داتایەکن لە بەرژەوەندی زێردان دواتر هۆکارەکەشیتان بە خێرایی بۆ باس دەکەم و هەڵبەتە پرسیاری هۆکارەکان بە قوڵتر لە میوانەکەشم دەکەم. سەبارەت بە زێڕی ئایار 21 کە خەڵک لە هەرێمی کوردستان پرسیاری دەکات سەرەتای 2025 یەک مسقال زێڕی ئایار 21 بە 565,000 دینار بوو. زۆر جا پرسیاری ئەوە کرا 600,000 بینێ 700,000 بینێ بەڵام بینیمان 800,000 بینی بە جۆرێکە ئێستا یەک مسقال زێڕی ئایار 21 بە 820,000 دینار ئەم نرخانە گۆڕانکاری بەسەردادێ بە جۆرەی دوو پاڵنەرێکیان نرخە جیهانێکەیە پاڵنەرێکی دیکەیان نرخی دۆلارە بەرامبەر بە دیناری عێراقی. ئەوەی هەیە زیاتر لە 255,000 دینار لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا چۆتە سەر زێڕی ئایارە 21 بۆیە ئەوەی کە لە هەرزانیە فرۆشتی بێستا داخی بۆخوا ئەوەشی کە لە هەرزانیە کڕیوێتی ئێستا براوەی بازاڕەکەی. بە خێرایی ئەمەی کە دەیبینن پێنوێنی زێڕە لەم ساڵدا دەبینین چۆن دەستی پێ کردووە هەوراز و نشێوی زۆر بینیوە بەڵام بەرزبوونەوەکانی زیاترن لەو دابەزینە کەمانی کە لە چەند خاڵێکە هەیەی دواتر هاوشێوەی چیایەک بە بەردەوامی نرخەکەی درەوشاوەتەوە و سەرکەوتووە. با باسێکی ئەو هۆکارانەتان بۆ بکەم کە ئەنجومەنی جیهانی زێر باسی کردووە. ئەڵێ هۆکارێکیان پەیوەندی بەوەیە کە بانکە ناوەندیەکان پەنا بۆ کڕینی زێڕی زیاتر ئەبەن بە تایبەت لە مانگی هەشتی ئەم ساڵەوە دەستیان بە کڕینی زێر کردووە. حوت بانک یەدەگەکەیان بە تۆنێک یان زیاتر لە تۆنێک بانکی ناوەندی دەڵێن هی وڵاتان زیادیان کردووە کە ئەمەش جارێکی تر هاوکێشەی خواست و خستنە ڕوومان پێڵە خواست زۆر بێ خستنە ڕۆکەش دیارە زێرچەنێک لە بازاردایە بۆیە نرخەکەی بەرز دەبێتەوە و باز دەوەش ئەکا ئەمەنجومەنە کە گەورەترین بڕخراوەتە ناو سندوقەکانی وەبەرێنانی زێڕەوە خەڵکێکی زۆر بینیویانە ئەم کانزاهردە درەوشێتەوە وەبەرێنانیان زیاتر لە زێر کردەوە و هەروەها زیادبوونی قەبارەی مامەڵەکردن لە بازاردا مامەڵەکردن بە زێڕ. باسێکی خێرای زیو دەکەین زیو ڕەنگی زرد نییە بەڵام ئەویشە ئەدرەوشێتەوە ماوەی ڕابردوو لەم ساڵدا ساڵ 2025 ساڵێکی باش بووە بۆ نرخی زێڕ و زیویش. ئەوەی هەیە لە سەرەتای ساڵی 2025 یەک مسقال زیو بە 28 سنت بووە. لە دەی 2025 یاخود نۆی دا ئێستا سعری دەی دەشتان پێڵم بەرز بووە تاوەکو 51 25 سنت کە ئەوە ئاستی پێوانەیی بوو لە مێژووی زیودا بەڵام لەم ڕۆیە تاوەکو ئامادەکردیم هەواڵە یەک مسقاڵی بە 50 5 سنت بوو ئاتە تا ڕادەیەک دابەزیوە بەڵام براوەترین کانزا یاخود هەبووی نێو بازاڕە جیهانیەکان زیوە لە بەرەوەی لەم ساڵە 76% بەهاکەی بەرز بۆتەوە کە ئەمەش ئەدایەکی بێوێنەی زیوە. ئەمەی هەیە هاوشێوەی زێر زیویش بەرزبوونەوەیکی زۆری لەم ساڵە تۆمار کردووە یەک دوو خاڵی دابەزینی هەیە بە چەند هۆکارێک بەڵام دواتر نرخەکەی بەم جۆرە بەرز بۆتەوە تاوەکو سەروی 50 دلار. ئەمانە بە خێرایی ئەو داتایانە بوون کە بۆم باسکردن هەڵبەتە ئەمە کەسێکی شارەزای ئەوێکە گفتوگۆی وردی بکەین بۆ ئەوەی بزانین ئەم بازاڕە تاکوێ بەم جۆرە دەڕوا وە گۆڕانکاریەکان هۆکارە گەورەکانی پشتەوەی چین بۆ ئەم مەبەستەش بەڕێز ئازاد گڵاڵی شارەزای بازاڕەدارایەکانم لەگەڵدایە. کاک ئازاد سڵاوت لێبێت کاتت ئەگرین بمان بوورە لەو پرسیارەوە دەست پێ دەکەم ئەو دابەزینەی زێر لەم دوایە بینیمان لەم ماوەی 24 سعاتی ڕابردوو دابەزینێکی ئاسایی بوو یاخود نەئاسایی بوو. سلااو ڕێزکۆکە نا ئەو دابازینێکی دابازین نینە ینی نۆرمال ئەوەیە کە کاتێک کە دەگێتە ڕقەمێکی درست ینی وەکی 3000 و 4150 ناوە لە قانونی بازارەکانە بڕێک لەوێ ئاز دەبیتەوە و کۆنسیدلیشن پێ دەڵێن حرەکەی دەکەتن دوای حرەکەتی خۆی ئیدامەدا بەس احتمال هەیە بۆ کورتخایەن مدەتێکی لە دەورە ئەترافی 4000 ئەوە حرەکەی بکەتن هەتا ڕێگای خۆی دەگریتن بە تایبەتی هەفتەی ئایندە کە هەواڵی
داتای هەڵواسانمان هەیە. بەڵێ کاک ئازاد باسێکی ئەو دابەزینە خێرایەمان کرد و شیت کردەوە با ئێستا باسێکی ئەم بەرزبوونەوەی ئەم ساڵی زێر بکەین بەگشتی ئەم بەرزبوونەوەانە بەرزبوونەوەی ئاسایین چاوەڕێی بەرزبوونەوەی تر بکەین لەم ساڵدا بۆ نرخی زێر بەخوای وەختێکی کە بازار زێر نرخەکەی گەیشتە 4000 بۆ خۆی پەیامێکی زۆر گەورەی دا بازارێ پەیامەکەش بە معنایە کە زێر کە بازار دەترسێتن بە تایبەتی لە قەرزەکانی ئامریکا واونە ئەمە تقریبا دەتوانین بڵێن 5 فاکتۆری گرنگی هەنە کە تاسیر لەسەر نرخی بازارێ کردوونە یەکێک لە هەمووان گرنگتر کە ئێستا هەیە هەڵواسانە ئەو هەڵواسانە چەند سوودی بانکیان بەردەسەریاوەنا و هەڵواسانە زۆر ماوە هەر ماوە هەر ئیدامەیدەوە ئەوە بۆ خۆ دەبیتە سەبەبی ئەوەی کە نرخی پارە و ئەوەنا کەم بیتەوە دووەمژی سوودی بانگیە بۆ خۆی دەزانی ئێستا ئەمریکا مەجبورە کە سوودی بانگی نەوەندی ئەمریکا مەجبورە کە سوودی بانگی کەم کەتەوە زەختێکی زۆر لە طرف ترامپی لەسەر ئەو بانگی ناوەندیەوەوانە ئەوە بخۆی دەبیتە لاوازبوونێک بۆ دلار کە بیبتە لاوازبوونێک بۆ دلار دوو شت هەیە لێرە زێر پەیوەندی پێچەوەنە هەیە لەگەڵ نرخی دلار ئەمە لەسەر ئەوەی نییە ئەو جارایی کە بارز دەبیتەوە لەبەر مەسەلەی لاوازبوونی دلارە بەلکو لەبەر ئەوەیە کە وەکی جەنابەت گوتی بانگی ناوەندەکانی دنیا دەترسن کە لە یەدەکی دلاریان هەبیتن لەبەر ئەوەی یەدەکی دلاری خۆیان دەگۆڕن دەکەنە زێر بۆ ئەوەی کە زێر ئەمنیەتی زۆرترەوە بەهای باشترە ئەوی دیکەژی لە تەرەفی دیکەژی مەسالی جیۆپۆلیتیکی زۆر گرنگن تاسیرێکی زۆر لەسەر بازاڕێ دەکەتنەوەە وەکی شەڕی ئوکراین و ئیسرائیل و ئێستا ئەو ژیای بینی ئەمریکا و چین لەسەر مەسەلەی تایوانە ئەو شتانە ئەوە تاکسیرێکی جار زۆری کردیە ئەمە لە هەمووان گرنگتر وەکی گوتم بانگی ناوەندیەکان یعنی دەیان هەوێت یەدەکی خۆیان لە زێر زیاتر بکەن لەبەرەوەی کە دەترسن دلار لاوازیەکی بەهێزی بەخۆیان بینیت بەڵێ پێشبینیەکەی لەم ساڵدا بەرزبوونەوەی زیاتری زێر ببینین کاک ئازاد بەڵێ باچنی من واقعی ئەوێ ڕۆژێژ لە تەلەڤیزیۆنی دیکە بەحسم کرد لە هەر فرسەتێکی بازرگانەکانی کوردستان هەر دابەزینێکی کە دەبینن لە زێر بە دەرفەتێکی زێڕینە کە بیکردنەوەە لە باشترە هەتا دلارت هەبیت باشترە هەتا ئەو پارەی مەسلەوە گیر و ئەوەنە هەبیت ئەمە کوردخایەن احتمال هەیە ئەمە لە دەوروباری 4000 مدەتێکی بمینەوە لەبەر 4000 هەتا 4200 داوەنەژی ئەمە بەردەوام دەبیتن لە ئەو ڕەوەندی خۆی یعنی ئەو ڕەوەندی کە بەرزبوونەوەی خۆی بەردەوام دەبیتن هەتا زمانێکی کە بزانین بانگی ناوەندیەکان چه قراری دەدەن کاک ئازاد سەبارەت بە نرخی سوودی بانکی ئەمریکا کە ئاماژەش پێکرێکی لە فاکتەرەکانە لەم ساڵدا ئەو کۆبوونەوانەی یەدەکی فیدراڵی ئەمریکا کە ماون پێ دوایە بڕیاری جارێکی دیکە دابەزانی نرخی سوودی بانکی بدەن ئێستا حالیان بازارەکانی جیهانی ئەوەیان حساب کردیە ئەو حساب کردە کە ئەو مانگە و مانگی دیکە ژیانی دوو هەتا آخری ساڵ دوو جاری دیکە کەم دەکەنەوە سوودی بانکی ئەوەنە و لە ساڵی 2026 ئەوە دەقاومێت ئەمە زۆر ئێستا لە بازارەکانی جیهان بە تایبەتی لە مەسلەی AI ینی چ دەڵێن بابڵک دروست بیا نازانم بابل بە کوردی چ دەڵێن ینی بازار زۆر چۆیتە سەرێ زۆر وەکی ساڵی 2000 ساڵی 2000 ئەوە قەومە وەختێکی کە شرکەتەکانی ئینتەرنێت هاتنە لەنێ بازاڕەوەە دوای ئەوەکێکی دابەزینێکی بەهێز هاتە بازاڕەوەە لەبەرەوەی ئەمریکا ئێستا زۆر دەترسێتن و موزوعێک دیکەژی هەیە لە ئەمریکاوەیە کە کەس نازانیت ئێستا ئەو مەسلەی محکەمەی ئەمریکا ئێستا حەقی دەدەتە بە ترامپی یا نه ئەگەر بێتن ئەنی بێت بانگ ئەوە ینی محکەمە ئەوەی ڕات کەتەوە قبول نەکەت لە ترامپی بڵێت لە حکمی ترامپدانی ئەو ئیشە بکەتەوەە
و آمریکا مجبور نیزوکی سروی نی تریلیون دبی پاره دوباره بدات او شرکت و بدات او جماعت اونا همو تاثیر که بانکی نوندی آمریکای همو اونا لپیچاو دگریتن اما بازار نرخی بازار است او یان حساب کردیا تا آخری او سال دو جاری دیگه جی سودی بانکی کم کردوا سودی بانکی کەم بکرێتەوە و بەرهێنان یاخود ئەو پارەی کە لە بانکەکانی ئەمریکایە هەیە پێشبینی ئەکرێ دەربکرێ و بیخەنەوە بەرهێنان لە زێر ڕشتی دیکە. ئەم هەنگاوە دۆلار هێندەی تر لاواز ناکە بۆچی دەست بۆ ئەمە ئەبا ترەمپ؟ خۆ دەزانی مەسلەی سودی بانکی چییە؟ مەسلەی سودی بانکی ئەوەیە کە ئەوەک دەکێت ینی چ دەڵێن مەجاڵی دەدەیە بازارێ مەجاڵی دەدەیە بازارێک کە پارێ قەرزکەن لە بانکی نەوەندی ئەمریکا و لە جێگای دیکەوە وونەکە ئەو پارەیە کە قەرز دەکەن دەبیتە هۆکاری ئەوەی کە پارەیەکی زۆر بێتە لە نێو بازارێ ئەو پارە زۆر بینە لە نێو بازارێ تەبیعەتەن تاثیر لە بازارێ دەکەتن و وەختێکی کە شتێک لە بازارێ زۆر بیتن نرخەکەیشی دەشکێتن ینی لەبەر ئەوەی نرخی دلاری دەشکێتن ئەمە وەختێکی کە لە عینی زەمان پارە لە نێو بازار بیت دەبیتە هۆکاری ئەوەی کە بازارەکان گێژە پێ بدرێتن و ئابووریژی گێژە بدرێتنەوەە و بخوی بنفعی دلاره بنفعی زێڕە ینی بەنەفعی زێڕە کە ئەو شتە دەقاومێت چون بەڵێ کاک ئازاد پێت وانییە ئێستا ئەوەندەی نیوز ئیڤنت و ڕووداوە هەواڵەکان کاریگەریان لەسەر جوڵەی زێڕوزی و هەیە ئەوەندە دیوە تەکنیکاڵەکەی نییە و تا ڕادێک سەری لەوانە شتێک دابێ ڕەنگە کە زیاتر لە ڕووی تەکنیکاڵەوە چاودێری نرخی زێر دەکەن. والله نه نیوز و اخبار او چطور تاثیری که اگه موضوع که ژئوپلیتیکی بید یعنی تاثیری دکه لسر زیر چون زیر تاثیری که آوانا که لسر زیر اما چون دزانی بچه زیر دارایی که نقدینگی زوره نقدینگی که زوره یعنی با معنای که کرینو فروشتنه که زور لهر دلوی های اونا اما که بید بو زیوانیه زیو مثلا چون نقدینگی که وقت زیرینه لبر اوی اخبار و اونا ناجگیریه که زور لنرخکی دا هیا لبر اوی جن نرخکی زور به حس حرکت دکه چه برز بیتو چه دابازی لبر اویه زیر په ما بیتن او حالتینی زیر دارای اوی که یعنی تشتکی که نقدینگی زوره یعنی زور زحمته یعنی تو بتوانه وقت بازارکانی دیگه ببینی که حالواس و نشوه که زور بەهێز لە زێر بەقامیەوە بە نابیتن. باسێکی زیومان بۆ بکە پێشبینی چییە بۆ زیو؟ ئایا بەم گەشاوەیە دەمێنێتەوە یاخود ئەگەری دابەزینی هەیە؟ چونکە زۆر جار پێشبینیەکان بۆ زیو بۆ جۆرن ڕەنگە لە شکانە گەورە بشکێ ئەو شێوەی زێر نەبێت. دەزانی بخۆ یەک زیو پەیوەندی ڕاستەقینەی هەیە لەگەڵ زێر تەبیعەتەن کە زێر بڕۆت بۆ سەریەوە ئەوە زۆر نۆرماڵە کە زیوش دەشتە سەرێ ئەمە لە بیر نەکەین زیو لە بازارەکان لی زیو لە ژیانی مرۆڤاتیدا ینی لە تەکنۆلۆژیدەوە ئەوەنە احتیاجێکی زۆر پێ هەیە ئێستا مەسەلەی دەزانی سیارەکانی کارەبایی ینی بەرقی کە لە بازارەکان ئێستا گەژەی پێدراوە ئەوەنە احتیاجێکی زۆر یانە بزێڕی هەیە هەروەتەوە سۆنەل پەنێل و یعنی ئەو شتانە احتیاجێکی زۆر یعنی بازاری زیو بازاری زیو یعنی بۆ ئەو شتەی بۆ ئەوەی بۆ احتیاجی سنعەتی بۆ احتیاجی تەکنۆلۆژیاونە گەرمترە لە بازاری زێڕواونە لەبەرەوەی پێم بیتن یعنی ئەگە بتوانێتن ئەو مدەتەی ئەو دووسێ ڕۆژانە یعنی لەسەر نرخی 50 دلاری وەکی جەنابەت بەحسی کرد بمینتەوەونە احتمالی زۆر هەیە ینی لێرە حرەکەتێکی زۆر بەهێزی بکەتن ئەوش تەماشای نرخی زێر دەکرێتن لە دەورە ئەترافی 40 ئەمما زێر دەورە ئەترافی 4000 زێر بۆ خۆی پەیامێکی زۆر بەهێزی دایتە بازارێ پەیامێکی زۆر مەترسیدارە ئێستا بازار هێستا حرەکەی نەکردیە ئەمما حرەکەی دەکات چون دەزانی بۆ شتێک هەیە لە بازارەکانی ئەمریکا کە تەماشای بکە پێ دەڵێن ییلد هیچ زۆر بە کەمی لە تاریخ ئەوە بووە کە هەمزەمان کە ییلد برۆت بەرز بیتەوە زێرش بەرز بیتەوە چون زۆر چت بدەڵێن یعنی پێ
پەیوەندیەکی زۆر بۆ پێچوانەیە بەهێزتریان هەیە هەتا لەگەل دلاری ئەوە چەند ڕۆژەمە دەبینین یەکدی ئەمریکای زۆر بارز دەبیتەوە ئەوە بەس لە عینی زەمان دەبینین زێر بەرز دەبیتەوە بەوە بخۆ پەیامەکە لە بازارێکە بازار لە هەبوونی هەرگرتنی دلار لە بەکی یەدەکێک بۆ چ بانگەکان و چ بازار خودی سەرمایه‌دارەکان بە مەترسی دەزانن. بەڵێ کاکازات بە حکمی ئەو شارەزای زۆری لە بازاڕەدارەکان هەیتەوە و ورد لەم بابەتە ئەڕوانی پێشبینی تۆ بۆ نرخی زێر و زی و بۆ ساڵی 2026 چین؟ بە بۆچوونی من زێر یەکەم خەتی هەیە کە ئێستا ئەمە تەماشا دەکەن 4200 بشکێنی چون بە شێکاری خۆم لە بینی 4200 تا 4000 دەمینتەوە ئەمە ئەگەر بێتن 4200 بشکینیتن ئەمە ئاستی دیکەمان 4500 ئەمە تا آخری ساڵ من سوپرایز نابم ئەگەر 5000 جی لە زێر ببینم ئەسلەن سوپرایز نابم چون شتێکی حەقی خۆی هەیە شتێکی زۆر نۆرمالە چون هەڵوەسانە کاکە هەڵوەسانێکی هەر بەڕاستی هەڵوەسانەکە هیچ مشکلیە نەکە ئێستا لە لەندەن مەسەن دەجارم دەچمە بازارێ ئەوڕۆ ئەتفەقەن چوومە بازارێ شتێکم کڕی پێم سیر بوو ینی مەسەلەن پێشە بە 3 پاوانم دەکڕی ئێستا 6.5 پاوانە ینی حسابی خۆکە لەسەرەوە 100 چوویتە سەری هەتا زمانێکە ئەو شتانە هەبن ینی ئەوە بخۆی نرخی زێڕی ینی زێر لەگەل هەڵوەسان نرخێکی هەیە کە لەو نرخی هیچ وەختێکی کەمتر نایێتە خارێ لەبەرەوەی بەرزبوونەوەی لە ڕێدەوە نادابەزینیە تا 5000 سوپرایز نابمە من. بەڵێ کاک ئازاد گڵاڵی شارەزای بازاڕەدارەکان کاتی زیاتر ناگەڵ ئازاد گەیلانیمە بەڵێ کاک ئازاد گەیلانی شارەزای بازاڕەدارەکان کات زۆر ناگرین بەڵام باسی بەڕیتانیات کرد لە داهاتوویەکی نزیکە سەبارەت بە ئابووری بەڕیتانیاش پێمان خۆشە میوانداری بکەین گفتوگوی لەبارەوە بکەین زۆر سپاس کاتمان گرتی. هەر سەبارەت بە بازاڕی زێر و زی و بازارەکە بە جۆرێک گەرم و گوڕ بووە کە دەبینین لە بەشێک لە شارەکان هەرێمی کوردستان وێڕای ئەوەی پێشتر لە ڕۆژانی هەینیدا جومعە ئۆفیان بوو بەڵام یاخود لە پشودا بوون بەڵام ئێستا دەبینین بەشێک لە دوکانەکان کراون بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە هەولێر گەیلان سابیر پەیامنێری هەولێر وەردەگرم. سڵاو لێبێ گەیلان زانیاریەکان چین؟ بەڵێ پشتیوان سڵاتان لێبێت ینی ئەو ناسەقامژێ لە نرخ و خود با بڵێن بەهای زێڕوەزی و لە بازاڕەکانی جیهان و هەرێمی کوردستان و عێراق ڕوویدا وای کردووە کە گۆڕانکاریش لە کاتی کارکردنی بازاڕی زێڕنگرانی شتەبی لە بازاڕی زێڕنگرانی هەولێرم لێرە بەشێک دەتوان بڵێ بەشێکی زۆر لەو زێڕنگرانی کە هەن لەو بازاڕە لە ڕۆژانی هەینیش کار دەکەن ینی لە ماوەی ڕابردوو ڕۆژانی هەینی لە پشودا بوون بە تایبەت دوای عەسران دوای نوێڕۆیان بەڵام ئێستا هاوڵاتی هاتوچۆ دەکات ینی هاوڵاتی دێ زێر دەکڕێ زێر دەفرۆشێ بە تایبەت کڕنی زێر خواست هەیە سەردانی ئەو دوکانانان دەکەن لە هەماکەدا لە یەکێک لەو دوکانانم مامۆستەفایەقم لەگەڵا دەمێت بچمە لای بزانم خواستی خەڵک بۆ زێر چیا ئەوەنسە چەند دابەزیوە مامۆستەفایەق سلااوتان لێبێت لە دوو ڕۆژی ڕابردوو زێر ڕوزی و پێچەوانەی ئاراستە یەک بوون هەم زی و بەرزبوونەوەی بەخۆی بینی و ئاستی پێوانایی تۆوان کرد لە بەرامەریشدا زێر دابەزی زێر چەند دابەزی ئەوەنسەی و نرخی ئەو سێ جۆرەی کە زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە و باوە نرخەکانی بووتە چەند؟ بەڵێ سلااو لێوەش زۆر بەخێر بێن ئێستا بۆ هەر ئۆنسەیەکی 3986 دلارە ئەوە وەکو ئۆنس بۆ عیارەکانیش عیار 22 مان هەیە 21 مان هەیە 18 مانیش هەیە بۆ عیار 22 854 هزارە عیار 21 815 هزارە عیار 18 700 هزارە تی وای کرد ئەو بەرزی و نزمیەی ئەم چەند ڕۆژی ڕابردوو کە بەردەوام ڕوو لە بەرزی بکاتن ئەوە بوو کە نزیک بووینەوە لە عەفدەیمان کە بۆ دیاریکردنی ڕێژەی سوو کە دابەزاندنێکی بەخۆ بینی کە 25 خاڵ بە دابەرزانینی ڕێژەی سوو ئەوە کاریگەری هەبوو لەگەڵ ئەوەشدا خواستێکی یەکجار زۆری لەسرە لە جیهان بە تایبەتی سین رووسیا هیند
عفوان سین دەتوانم بڵێم مانجی 6 مانجی 5 باسمان کرد لێرکانە گوتمان هەش بانقی ڕاستپاردووە کە زێر بکڕن ئەو ئێستاکە تقریبان نزیکەی لە ماوەی 3 مانگ تاوەکو 4 مانگ بەردەوامە لە کڕینی تاوەکو مانجی 11 بەردەوام دەبیتن لە ئۆنسی زەر ئەو دابەزینە کاتیا ئەو دابازینە کاتێ خۆڕاستکردنەوەیە خۆڕاستکردنەوە زۆر باشە زۆر باسی ئۆنسە دەکرێتن پێمان بڵێ ئەوە ئۆنسەیە زۆر باشە ئەو ئۆنسەیە چەند مسقالە زۆر باشە ئۆنسەی دوو ڕۆژ پێش ئێستا ئەو بە چەند دلار و ئێستا بووتە چەند وە چەندی لێ بۆتۆ نرخەکە ئێستاکە تقریبان 85 دلار 90 دلاری لێبیتەوە بۆ هەر ئۆنسێک واتە لە 6 مسقال بەڵێ 85 دلار 90 دلاری لێبیتەوە لەگەر دوێنەوە ئەو وەختانە هەتاوەکو ئێستاکە بڵێ بە مسقالیش تقریبان 70,000 تقریبان 15,000 دابەزینی بەخۆ بینیوە زۆر باشە لە چەند ڕۆژ ڕابردوش هەر خۆم سەردانی و بازاڕم کردووە بینی و مایانی باز دەکرێت خەڵکەی زۆر دێتن لەو بازارانە ماشەڵایانی ئەو دوکانی زێڕنگێر پڕە لە خەڵک پڕە لە وڵاتی ئەوە کڕیاریان فرۆشیار بەڵێ ئێستاکە خەڵک ئەگەر شتەکە گران بوو ئەو جلۆبەی دەچیتن ئەمە لێ بکانە وچی زێر بە 650,000 بوو دەمانگوتە خەڵکیکا کە زێڕێ بکڕن ئەوانەی کە سەرمایهدارن ئەوانەی کە وەبەرهێنان دەکەن کاکە زێڕێ بکڕن مەترسێن ئەو کاتی بە 660,000 بوو وایە گوتمان زێر بەرزترین ئاستی بەخۆ دەبینێتن ئەوەی ئێستاکە بەرزترین ئاستی بەخۆ دیتێ وە لە داهاتوشدا بەرزترین ئاستی تۆمار دەکا بەڵکو دەتوانین بڵێن ڕیکۆردی نوێتریش تۆمار دەکاتن ئەو خەڵکی زیاتر دەکڕن بڵێ لە بۆی دەکرێت لە بۆ سوود و قازانجی خۆیان تەنها ئەوانە دەکڕن کە مەسەرەن لیرە و سەبایک و شتوالە دەکڕن لە بۆ سوود و قازانجی خۆی هۆکارەکان زۆرن کە مەسەرەن ئەو بەرزبوونیوە و گرانبوونەوەی لە زێردایە باسی ئەوت کرد ئاستی پەیوانەی جارشکردن تۆمارەکە لێرە و لێ باس دۆ دەکرێت دەگات ئەگەری هەیە مسقالی زێر عایرە 21 ئەوەی باوە لە هەرێمی کوردستان بازاڕەکان یاری کوردستان بگاتە میلیۆنەکەمە واقعی تێدایە ئەگەر تاوەکو یەک ئەگەر نەگەیشتێ لە بۆ ساڵی داهاتوو 2026 بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ ئەگەر ئەو دوومانگەی نەگەیشتێ ئەو دوومانگەی لە بۆ 2026 بە دڵنیاییەوە چی وای کردێ کە مەسەلەن ئەم خواستە زیاد بیتن باوەش بڵێن لە دنیا لە جیهان دەوڵەتەکان دۆلارەکانیان هەموو کردیتە ئۆنس ئەوە وای بڵێ پێشتری ئەوە بەهای لەسەروەی زاڵ بوو ئێستا کە ئەوە زاڵە لەسەروەی بڵێ ئەوە کاریگەری خۆی هەبووە لێیە ئەوە بەردەوام بوونی ئەم گرانبوونە و بڵێ بەردەوام بوونیشی دەبێتە پشتیوان دەگەرم وڵاتان ئەو زانیارانم لەبارەی بەهای زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەو چاوەڕوانەی کە لە ماوەی دوومانج داهاتوو هەیە وەکو ئەو زێڕەنگرژ ئاماژە بۆدا چاوەڕێ دەکرێتن ئاستی زیاتری پێوانەی تۆمار بکات و تا دێت بەهای زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان جیهانی ئەوەی کە بە ئۆنس دەپەیوەندرێت نرخەکەی زیاتر بەرز بێتەوە زۆر سپاس گەیلان هەڵبەتە لە بابەتی زێر وەزی و دەمێنینەوە بە خێرایی یەک داتایەکتان پێ دەڵم ئەویش بەهای بازاڕی زێر و زیوە لە ئێستاە ئەوەی هەیە زێر بەهای بازارەکەی گەیشتووە بە 26 تریلیۆن و 918 ملیار دۆلار ئەگەر بێت و بیخێنە ڕیزی هەر کانزایەکەوە یا هەر ئەسێتێکەوە کە هەیە یاخود هەر کۆمپانیایە کە کۆمپانیایەکی هاوشێوەی ئینڤیدیای ئەمریکی کە بەهای بازارەکەی چۆتە 4 تریلیۆن دۆلار لە هەر هەمویان بەرزترە بە ڕێژەیەکی زۆر گەورە ئەمەش پێمانەڵێکە زێر چ هێزێکی گەورەی هەیە سەبارەت بە زی و لەم بەرزبوونەوەیە هاوکار بوو بۆ ئەوەی زی و بەهای بازاڕەکەی بگا بە مارکێت کاپەکەی بگا بە 2 تریلیۆن و 713 ملیار دۆلار و داهاتووی هەردووکیشان هاوشێوەی ئەو زێڕە گەشاوە و ڕوونە بچینە بەڕیتانیا بڕیارە لە مانگی دوی ساڵی داهاتوو لە لەندەن کۆنفرانسێکی گەورەی بازرگانی بە بەشداری زیاتر لە 200 کۆمپانیا و بازرگانی عێراقی و کورد و بەڕیتانی بەڕێوە بچێت بۆ ئەنجامدانی ئەو کۆنفرانسەش ماڵی ئەفریقا و کۆمپانیای مۆنتریال گرێبەستێکیان ئیمزا کردو و ئامادەکاریەکانیان بۆ ئەنجامدانی کۆنفرانسەکە دەست پێ کردو. ساتی ئیمزاکردنی گرێبەستێکە
بۆ بەستنی کۆنفرانسێکی گەورەی بازرگانی لە لەندەن. ماڵی ئەفریقا لە لەندەن و کۆمپانیای مۆنتریال لە سلێمانی بە بەشداری دەیان بازرگان و کۆمپانیا و وەزیر و لێپرسراوانی بەریتانیا و عێراق و هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆنفرانسەکە دەکەن. بە خۆشحاڵیەوە دەڵێم ئەمڕۆ گرێبەستەکەمان لەگەڵ کۆمپانیای مۆنتریال ئیمزا کرد بۆ ئەنجامدانی کۆنفرانسی بازرگانی لە نێوان کورد و عێراق و بەریتانیا لە لەندەن کە دەبێتە هۆی ڕاکێشانی وەبەرهێنەران لە هەموو وڵاتەکانەوە تاوەکو هاوبەشی بازرگانی زۆر بەهێز بنیاد بنێن. توانیمان ڕێکردنامەیەکی گرنگ لە لەندەن ئیمزا بکەین سەبارەت بە ئەنجامدانی کۆنفرانسێکی بازرگانی. ئەم کۆنفرانسە بۆ جاری یەکەمە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لە شاری لەندەن لە بریتانیا بەڕێوەچێت. کۆنفرانسەکە سەبارەت بە گەشە پێدانی بواری بازرگانیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و ئەم کۆنفرانسە دەرفەتێکی زۆر باشە ڕەخسێنێ بۆ بازرگانانی کورد و بەتایبەتی هەرێمی کوردستان و عێراق بۆی کە بتوانن گەشە بە بواری بازرگانی خۆیان بدەن لە هەرێمی کوردستان و عێراق و بەتایبەتی لەگەڵ کۆمپانیا بەریتانیەکان. کۆنفرانسەکە بۆ یەکەم جارە لە نێوان بازرگانانی عێراق و کورد و بەریتانیا ئەنجام دەدرێت. بڕیارە بەشێک لە ئەندامانی پەرلەمان و ئەندامانی ئەنجومەنی لۆردەکان و بازرگانانی بەریتانیا بەشداری ئەو کۆنفرانسە بکەن. نابێت ئەمە لەدەست بدەین و دەرفەتێکی زۆر گرنگە لە نێوان عێراق و کورد و بەریتانیا تاوەکو دەست بە بازرگانی بکەین. کۆنفرانسەکە بە بەشداری زیاتر لە 200 بازرگان و کۆمپانیای عێراقی و کورد و بەریتانی لە ناوەڕاستی مانگی 2 ساڵی داهاتوو لە شاری لەندەن بەڕێوە دەچێت کە دەبێتە یەکێک لە گەورەترین کۆنفرانسە بازرگانیەکانی نێوان بەریتانیا و عێراق. توانە عومەر، کورسات نیوز، لەندەن. بڕیارەکانی ئەمریکا یاخود بڕیارەکانی ترەمپ لە ئەمریکا ئابووری گیانی ڕوبەڕووی دۆخێکی هەستیار کردوتەوە بەشێک لە ئابووری ناسان پێیان وایە ئەمە سەرەتای گۆڕانکاریەکی بنەڕەتیە لە سیستمی سەرمایەداری و ئامانجلەی نوێکردنەوەیەتی بەڕابەرایەتی واشنگتن تا زیاتر ئابووری جیهان کۆنتترۆل کات. بەڵام هەوڵێکی شەیە بەشێک لە وڵاتانی جیهان بەڕابەرایەتی چین دژی ئەم ڕەوتە بن. ئابووری جیهان بە دۆخێکی هەستیار تێپەڕ دەبێت کە لە 70 ساڵی ڕابردوو هاوشێوەی نەبووە. بەهۆی ئەوەی بە پێچوانی ئەو بنەمایانە بڕیار و کارەکان دەکرێت کە سیستەمی سەرمایەداری لەسەر بنیاد نراوە. بەتایبەت ئەمریکای گەورە جلهێزی ئابووری جیهان کە پێشنگایەتی و ڕابەرایەتی ئابووری جیهان دەکات. ئەمریکا لە 126 کۆی بەرهەمی ناوخۆی جیهان لە کۆی 111 تریلیۆن دلار پێکدەهێنێت. دراوەکەی بنەمای سەرەکی بازرگانی نێودەوڵەتیە و بەربڵاوترینە بۆ مامەڵەکردن لە جیهان. بۆیە کاتێک گۆڕانکاری یان بڕیارێک لە کۆشکی سپیەوە دەدرێت تەواوی جیهان دەگرێتەوە. هەوڵەکان بۆ دەربازبوون لە کاریگەریەکانی ئابووری ئەمریکا لەسەر جیهان نوێ نییە. لە قەیرانی دارایی و خانوبەری 2008 وڵاتانی گروپی بیست بڕیاریاندا بۆ دوورکەوتنەوە لە وابەستەی بە ئابووری ئەمریکا. بەڵام داتاکانی هەڵاوسان لە 2022 2023 2024 لەسەر ئاستی جیهان کە لە 7.9 لە 5.9 لە 3 بووە بەراورد بکەین بە هەمان داتای ئەمریکا لە هەمان ماوە کە لە 8 و لە 4.1 و لە 2.9 بەڕوونی دیارە هێشتا جیهان دیلی ئابووری ئەمریکا. گۆڕانکاریش لە سوودی بانکی ئەمریکا لە ڕابردوو کە 25 خاڵی کەم کردەوە و پێشبینەکان بۆ کەمکردنەوەی 50 خاڵی تر تا کۆتایی ساڵ باڵی کێشاوە بەسەر بازاڕە جیهانیەکان. هێزی ئەمریکا تەنها بڕیارە ناوخۆیەکانی نییە، بەڵکو بڕیارە سیاسیەکانی و سەپاندنی سزاکان بەسەر وڵاتان و داواکاری زۆری لە ئەوروپیەکان و سەپاندنی باجی گومرگی بەسەر چین و هندستان ئەوەندەی تر کاریگەری و هەژمونی ئەمریکایی لەسەر ئابووری جیهان تۆختر کردەوە. ئێستا ئەمریکا و جیهان لە بەردەم گۆڕانکارێکی بنەڕەتیدایە. بەشێک لە وڵاتانی جیهان بە سەرکردایەتی چین دەیانەوێت بیکەنە دەرفەتێک بۆ خۆ دۆرخستنەوە لە ئابووری ئەمریکا و بە پێچوانەوە واشنگتنیش دەیەوێت بەو گۆڕانکاریانە سیستەمی سەرمایەداری نوێ بکاتەوە و هێندەی تر جیهان و ئابووریەکەی وابەستەی خۆی بکات. سبەینێ شەممە سەعات 7 لە کورسات نیوز بینەری بەرنامەی ژیان لە ژمارەدا بن بە ژمارە
پێتان دەڵم سلێمانی لە چیدا پێشەنگە لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق یەک بە یەک داتاکانتان بۆ دەخەمە ڕوو باسی گەشەی سلێمانی سامۆ دەکەم. هەر شاد بن.